3 مانگ و نیوە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام دراوە، بەڵام تا ئێستا لانە سیاسیەکان لەسەر پێکەنانی حکومەت ڕێک نەکەوتون. هەبوونی مەرجی پێشوەختە و ململانەی سیاسی پرۆسەکەی پەخستووە. لەسەر جەم هەڵبژاردنەکانیشدا ئەو فەوزایە دروست دەبێت. ئەندامێکی لیژنەی نووسینەوەی دەستور دەڵێت ئەگەر هەرێمی کوردستان دەستورێکی جێگیری هەبوایە و سەرجەم پرسە یاساییەکان ماوەی بۆ دیاری بکرایە، لایەنەکان هێندە بە ئاسانی نیان دەتوانی پرسە یاساییەکان دوابخان. پێکهێنانی حکومت لە دوای هەڵبژاردنەوە کە زیاد لە 100 ڕۆژی بەسەرا ڕۆشتووە، ئەگەر 100 دیکەشی بەسەرا بڕایەمە دەقێکمان نییە لایەنی براوەکان پابند بکە، ئەبێت لە ماوەی یاساییە حکومت پێک بێنن و ئێمە نەکەوینە بۆشاییەکەوە هەتا هەرێمی کوردستان نەبێ بە خاوەنی دەسوورێکی دیاریکراوە سروشتی حکومڕانەکەی و ئەو ماوانە هەمووی بە دەق دیاری نەکرێ. ئێمە بەڕاستی هێتا ئێستاش و ڕەنگە لە ئایندێشە هەر ئەم پرسە بەردەوام دووبارە بێتەوە. بەهۆی ململانەی سیاسیەوە پرسی نووسینەوەی دەستوریش بەردێکی گەورەی لەسەردانراوە و ئەو لیژنەی کاری نووسینەوەی دەستوری دەکرد کارەکانیان ڕاگرتووە. بە بڕوای مامۆستایەکی زانکۆ کێشەکە لە بوون و نەبوونی دەستوردا نییە، بەڵکو بڕیاری کۆتایی لای حیزب و کوتلە سیاسیەکانە و بڕیارەکانیان زاڵە بەسەر دەقەکانی دەستوریشدا. طبعا ئەگەر دەستور هەبوایە باشتر بوو، بەڵام لە غیابی دەستوریش ئەگەر ڕێزگرتن بۆ یاسانە بێ کێشەکە دەستوریش وجودی هەبێ هەمان کێشە ڕوبەڕووی دەبینەوە. بۆ نمونە تۆ ئێستا لە عێراق دەستور هەیە، بەڵام تا ئێستا لە مانجی ئەمە چەند مانگە هەڵبژاردن کراوە لە عێراق، بەڵام تا ئێستا حکوومەتەکە تشکیل نەکراوە بەهۆی ئەوەی کەوا ڕێز لە سەروەری یاسانیە. لە پشت پەردەوە ئیتیفاقی کوتلە سیاسەکان کاریگەری هەیە لەسەر پێکهێنانی حکومەت. بۆ 4 مانگ دەچێت هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام دراوە. هێشتا پرسی یەکلایکردنەوەی پێکهێنانی کابینەی نۆیەم لە بەردەم کۆمەڵێک گرەی سیاسیدایە. یاساناسانیش پێیان وایە نەبوونی دەستور کارتی براوەی لایەنەکان بووە و ژێرپێخستنی یاسای بۆ ئەوان ئاسان کردووە. ڕامیاب ڕسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.